هاوڵاتیانی ناحیەی تەکیەی سەر بە قەزای چەمچەماڵن لە ڕۆژێکی پیرۆزدا بە مەبەستی ئەنجامدانی سونەتی نوێژە بارانەی بە کۆمەڵ کۆبوونەتەوە. هاوڵاتیان دەڵێن هاتوون بۆ ئەوەی لە ڕێگەی ئەنجامدانی سونەتی نوێژە بارانەی بە کۆمەڵ و نزا و پاڕانەوەکانیان داوا لە خوای گەورە بکەن بارانی بە ڕەحمەتیان بۆ ببارێنێت و وڵاتەکەیان دوور بخاتەوە لە هەموو قەیران و بەڵاو ناخۆشیەک، چونکە پێیان وایە بارینی بڕی پێویستی باران دواکەوتووە و لای ئێستادا زەوی پێویستی بە بارینی بارانە. ئێمە هاتنمان بۆ ئێرە بۆ ئەوەی خوای گەورە ڕەحم و ڕەحمینە ڕەحمان لێ بکە، بارانی بە ڕەحمەتمان بەسەرا ببارێنێ، بۆ ئەوەی فەقیران و هەژاران و گیانلەبەران هەمویان چاوەڕوانی ڕەحمی خوان، خوای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحمان لێ بکە، بارانی بە ڕەحمەتمان بەسەرا ببارێنێ ئینشەڵڵا. بە هیوای ئەوەی کاکۆ بینەوە ڕوومان کردۆتە قابیەکەی خوای ڕەحم و ڕەحمین ڕەحمان لێ بکە و بارانی بە ڕەحمەتمان بەسەرا بژێ، بۆ ئەوە هاتوینە ئێمە خوای ڕەحم و ڕەحمین ڕەحمان لێ بکە. ئێمە وەکو هاوڵاتیانی ناحیەی تەکیە هاتوون بۆ نوێژە بارانە کە ئەمە سونەتێکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، هاتوون لێرە نزا و پارانەواکەن بۆی خوای گەورە ڕەحم بە تاک و بە هەمومان و بە کۆمەڵگەکەمان بکات، چونکی پێمان وایە باران تاخیر بووە کە ئەمە زەرمەندێکی گشتیە و لە هەمومان نەکەوێت و دوعاکەین و ئەپارڕێنێ خوای گەورە لێمانی قبوڵ کات. ڕۆک وڵاتێکی ناحیەی تەکیە کۆبوونەتەوە بە مەبەستی نوێژە بارانە ئینشەڵڵا، داواکارین لە پەروەردگار ئینشەڵڵا بارانێکی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ و ماوەکی زۆرە باران نەباریوە، ئینشەڵڵا خوای گەورە نوێژەکانمان لێ وەرگرێ و بارانێکی بە ڕەحمەتمان بۆ بنێرێ. بەڵێ باران بارین بە ڕێژەیەکی زۆر بەرچاو دواکەوتووە، ئەبووە تا ئێستا بارانێکی زۆر باریە، بەڵام بەداخەوە لە مانجی یەکەوە هیچ بارانێک نەباریوە. داواکارین لە خوای گەورە و دەسەڵات بارانی خۆی بڕژێنە بەسەرماندا و مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئەنجامدانی سونەتی نوێژە بارانە جگە لەوەی سونەتێکی گەورەیە و خێر و پاداشتێکی زۆری هەیە بۆ ئەو کەسانەی کە ئەنجامی دەدەن، هاوکات دەربڕینی بێدەسەڵاتانەی مرۆڤەکانە بەرامبەر بە خوای گەورە. هەر بۆیە مرۆڤەکان دەیانەوێت لەو ڕێگەیەوە خوای گەورە نزا و پاڕانەوەکانیان لێوەربگرێت و وەڵامی داواکاریەکانیان بداتەوە. دیارە نوێژە بارانە بەدەر لەوەی کە سونەتێکە و لە هەمان کاتە نوێژە بارانە دەربڕینی هەست و نەستێکی لاوازی و زەعیفی و بێدەسەڵاتی مرۆڤەکانە لە بەرامبەر ئەوەی کە خوای گەورە کاتێک کە باران دەگرێتەوە مسلمانان هەڵەسن لە شوێنێکا کۆ دەبنەوە و دەستی نزا و بچووکی خۆیان بەرز ئەکەنەوە. دیارە هۆکاری نەبارینی باران یەکێ لە هۆکارە گەورەکانی زوڵم و ستەمە، یەکێ لە هۆکارەکانی نەبوونی عەدالەت و دادپەرووی بەتایبەتی لە ناو مسلمانانە. قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری ناوچەیەکی گواستراوەیە و سیفەتی ئاو هەوای دەریای ناوڕاست و سیفەتی ئاو هەوای نیمچە وشکی لەخۆ گرتووە. لە ڕووی جوگرافیشەوە ئەم ناوچەیە بە نیمچە گەرمیان ئەژمار دەکرێت، هەر بۆیە لە ئەگەری نەبارینی بڕابارانی پێویست لە ڕۆژانی داهاتوودا ئەوە مەترسی زیاتر لەسەر ئەو ناوچانە دروست دەبێت کە گەرمیان و نیمچە گەرمیانن، وەک لەو ناوچانەی کە کوێستانن، بە تایبەت لە بوارەکانی کشتوکاڵ و ئاودێری و ئاوی ژێر زەویدا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکیە.